خوشکی بەڕێزم برای بەڕێزم بیرێک لە ئەو ڕۆژە سەختە بکەرەوە کە بەرامبەر خوای گەورە دەوەستیت. وكلهم آتيه يوم القيامة فردا. لروجي قيامة أخوة قرد فرمي خلقي بتنهاديت واتا هر كسيك لإيمة محاسبة بتنيا دكرين. روجي ديتا بيشوا بيغمري خواه صلى الله عليه وسلم دفرمي ما منكم من أحد إلا سيكلمه ربه ليس بينه وبينه ترجمان. روجي ديت لقل پروردگار دا وسطيت محاسبة دكات هيچ كسيك لبيني تو پروردگار دا نية كسا بين تعالى نية ترجماني كش نية شو خواهي قورا همو زمانك دزاني خواهي قورا عالمة دزانايا مترجمة كسيك لبين تعالى نية أو رجد الله لبيرتا زان چيت كرو بقيامتي خود خواهي قورا بيت دفرمي فلان كس عبدكم بو زينات كرت جوابت چية بو بياوت كشت جوابت چية بۆ دزیت کرد غەشت کرد خیانەتت کرد زڵمت کرد جوابت چییە؟ بۆ هەموو شۆی مزگەوتت نەکرد جوابت چییە؟ بۆ نوێژت نەکرد جوابت چییە؟ بۆ عارەقت خوارد کەواتە پێشەوەی گوناه و تاوان بکەی بیرێک لەو ڕۆژە بکەرەوە کە بەرامبەر خوای گەورە دەوەستی محاسبەت دەکا بەتەنها بەرامبەر خوای ئەرز و ئاسمان دەوەستیت بەرامبەر بە خالق و دروستکەری خۆت دەوەستیت محاسبة دەکا لەسەر ئەو گوناه و تاوانەی کە ئەنجامت دا و تۆبەت لێ نەکردووە ئەمڕۆ تۆبە بکە بەرامبەر خوای گەورە دەوەستیت ڕۆژێک دەبێ محاسبە دەکری لەسەر نوێژەکانت تۆ عەبدی منی من پەروەردگاری تۆم بۆ نوێژە بۆ من نەکرد وەڵامێک حازر کە بۆ ڕۆژە وەڵامەکەش بەکردەوە ئەبێ ئەگەر بەستە ناخوا غەفور ڕەحیم وایە خەڵکی محاسبە ناکە لەسەر نوێژ و ڕۆژ و لەسەر گوناه و تاوان نا زۆر غەڵەت تێگەشتوتە ئیبلیس وای لێکردە بەرەوش جەهەنم بڕۆیت جا بۆیە ئەو ڕۆژەت لەبیر نەچێت کە ڕۆژی قیامەت ڕۆژی محاسبەیە وەیەخافونە سوء الحیساب ئیمانداران خوای گەورە باسییان دەکات دەفەرمێ لە محاسبەی خوا دەترسن لەوەی خوا محاسبەیەکی قورس و گرانیان بکات محاسبەیەکی دژوانیان بکات